مەلا عەلی کەڵک مەلای سعربازە بۆچی سەری کرد ماچ دەکا وە بۆ بە خەڵک دەڵێتن شیر و میستێکەڵاو بکەن و بخۆنەوە. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. مەلا عەلی کەڵک کوردە لە ساڵی 1970 لە شاری هەولێر لە گەڕەکی تێراوە لەدایک بووە. مەلا عەلی لە تەمەنی 12 ساڵی باوکی لەدەستداوە. باوکی کاری کارگوزاری دەکرد لە خێزانێکی زۆر هەژار لەدایک بووە. لە دوای لەدەستدانی باوکی لە تەمەنی 12 ساڵی تووشی نەخۆشی سەرەتانی خوێن دەبێ، بەڵام خوا شفای بۆ نەنێرێت و چاک دەبێتەوە. مەلا عەلی لە ساڵی 1990 هاوسەرگیری دەکا و هاوسەرگیریەکەشی بە خۆشەویستی بووە، بەڵام دەڵێ خۆشەویستەکەی ئێمە بە شێوازێکی زۆر شەریفانە بووە. نە من دەستم بە دەستی کەوتووە نەویش دەستی بە دەستم کەوتووە، بۆیە دەبێ خۆشەویستی ئاوا بێ لە دڵەوە، نەک وەکو ئێستا بە تەلەفۆن و مەسێج بێ وە چونە دەرەوەشی لەگەڵ بێتن. ئاوا خۆشەویستی هاوسەرگیری سەر ناگرێ، دەبێت بە شێوازێکی ڕێک و پێک و ئادابی دینی بێتن. لە سەرەتادا خەریج مادی ئیسلامی بوو، دواتر ئێستاکە خەریکی دکتۆرای و دکتۆرای بەدەستێنا. چۆن دەستی بەو کارە ئێستای کرد؟ مەلا عەلی دەڵێتن زۆر سوپاس بۆ خۆی گەورە، شەوێک نووستی بووم پێغەمبەری خۆی گەورە محەممەد صلی الله عليه وسلم هاتە خۆنم. ئەسحابێکی زۆری لەگەڵ خۆی هێنا بوو، لە خەوا دەستی لەملم کرد، بەمنی وت ئێمە دەچین بۆ جیهاد. ئەمنیش پێم وت یا ڕەسوول ئەڵڵا ئەمنیش دێم بۆ جیهاد، بەڵام من ئەو کاتە هەژار بووم، بەس گوتم یا ڕەسوول ئەڵڵا هیچم نییە چۆن بێمە جیهاد. دەستی لەملم کرد، گوتی تۆ هەر ئەوهاش بێی هەر جیهادە. بۆیە بەیانی کاتی لە خەو هەستامەوە چوومە بۆ لای مامۆستا بەڕێزەکان کە لە خەون دەزانن، خەونەکەی خۆمم بۆ جێڕانەوە. وە مەلا عەلی دەڵێتم پێیان وتم تۆ بەشێک لە زانستی ئاینی پێغەمبەر عیسا و محەممەد صلی الله عليه وسلم جێبەجێ دەکەی. دواتر وازم لە مامۆستایی هێنا لە قوتابخانە، بوومە ئیمام و خەتیب. دوای ئەو هەر نەمتوانێ خەڵکێکی زۆر سەردانی دەکردم. دوایە وازم لە ئیمام و خەتیبی شێنا. ئێستا سوپاس بۆ خوا پزیشکی ئاینیمە نەخۆشیەکان چارەسەر دەکەم. مەلا عەلی دەڵێ من وازم لە ئیمام و خەتیب هینا، بەڵام ئاو بەپێی یاسا مەلان نییە. چۆن دەڵێ وازم لە ئیمام و خەتیب هینا؟ یان لە مزگەوت دەریان کرد و نەهێشت چیتر وەتار بدا. ئەویش لە وەڵامدا دەڵێ ئەمڕۆ ئەگەر لەگەڵ ئەم دەسەڵاتە نەبی کە بەدڵی تۆنە و بەدڵی ئەوان لەسەر مینبەر قسە بکەی، بۆیە وازم هێنا لە ژیاندا کەیفم بە سێشت نایەتن، ئافرەت جگە لە خێزانەکەی خۆم نەبێ وە سیاسەت و پارە. وە دەژڵێتن هەموو مرۆڤێکیش حەزی لەو سێشتە نەبوو ناتوانێت بە کەیفی خۆی ڕەفتار بکە لەو ژیانەی لەبەر ئەوەی نە من توانیم زیاتر پەرە بە ئیمام و خەتیبی خۆم بدەم و چونکە ئەو شتانە بە منیان دەگوت نەم دەتوانی جێبەجێ بکەم، دەبایە باسی چەند شتێک بکەم و منیش ئەو شتانەم نەکرد کە داوایان لێ کردبووم. وە پرسیاری ئەومان لە مەلا عەلی کرد بۆچی ئەوەندە نەیاری دینی تەیە؟ نەیاری پزیشکیت نییە، هاوپیشەکانی خۆ دژایەتی دەکەن و پێیان ڕەوانیە ئەو کارەی تۆ دەیکەی. پزیشکەکان بەو دەرەجە دژایەتی ناکەن لەوەی کە هاوپیشەکانی خۆت دژایەتی دەکەن. و هاوپیشەکان ڕخنەی ئەویان هەیە بە ناوی پێغەمبەر و قورئان و ئایەت پارە کۆ دەکەیتەوە و نەخۆشخانەکەت بە ناوی پێغەمبەر داناوە بۆ ئەوەی پارە زیاتر کۆ بکەیتەوە. ئەویش لە وەڵامدا دەڵێ تاوەکو ئێستا 30 ملیۆن خەڵک هاتوتە لای ئێمە و 28 ساڵ دەبێ من ئەو کارە دەکەم. دەتوانم لەو خەڵکی کوردستان بپرسن من دینارێکم لە کەس وەرنەگرتووە بگرێ ئەوەی فەقیر بێ دەرمانی ئەدەمێ و بە بەلاش بەبێ هیچ پارەچی لێ وەربگرین. ئێمە 28 ساڵە خەڵک عیلاج دەکەین. ئەگەر وەستایەکی دیوار بێ هیچ نەزانێ
28 ساڵ کار بکات دەبێت بە خەبیر یان پرۆفیسۆر لە بوارەکەی خۆیدا. بۆیە ئێمە 28 ساڵە کار دەکەین، دەتوانین لە خەڵکی کوردستان بپرسین ئێمە دینارێکمان لە کەس زۆر نەگرتووە و دەژڵێتن خەستەخانەکەمان بە ناوی خۆم بووە، چونکە لە حکوومەت عێراقی لە قانونی مادەی 18 بڕای بە تۆب نەبەوی هەیە، باس لە حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا بڕوایان بە تۆب نەبەوی نییە و حکوومەتی عێراق شادەی تۆب نەبەوی دامێ لە بوارەکەی خۆمدا، بۆیە نەخۆشخانەم کردەوە و پرسیاری زۆر بۆ مەلەعەلی دەچێ ئەی گەر تۆ پارە لە نەخۆشەوە ناگری، ئەی چۆن مەسرفی خەستەخانە دەکەی، ئەی چۆن بینای خەستەخانەت دامەزراند، بە چ پارێک و لەکوێت هێنا؟ وەش لە وەڵامدا دەڵێ هاوڕێیەکم هەبوو هەندێک پارەی دامێ و من چەند ساڵە کار و کاسبی دەکەم و خانی دەکڕم و دەفرۆشم و زەوی دەکڕم و دەفرۆشم و قازانجم لەوە کردووە. لە ساڵی 2000ەکانەوە من دەستم بەو کارە کردووە و قازانجەکان ماوەشتۆتە لایەک و پارەکانم کۆ کردوتەوە، بەو پارەیە نەخۆشخانەکەم دروست کرد. وەڕقمەیەکی زۆریشی لێ دەگیرە و قسەیەکی زۆری شەیە دەرباری ئەوەی هەر نەخۆشێک سەردانی دەکات دەرمانی ڕەشکە و هەنجین و کۆمەڵی دەرمانی سروشتی دەدات بە نەخۆشی، بەڵام پێی دەڵێ تەنها دەبێتن لە دەرمانخانەکەی ئێمە بکڕی، دەرمانخانەکەش برای خاوەنیەتی. ئەوش لە وەڵامدا دەڵێ بەڵێ ڕاستە، وام وتووە لەبەرەوەی بە نەخۆشم دەگوت بڕۆن هەنگوین و ڕەشکە بکڕن، هەنگوینیان دەکڕی پڕ بوو لە شەکر و ڕەشکەکەش تێک چوو بوو، ئەسلی نەبوو، بۆیە نەخۆشەکە عیلاجی نەدەدیت لەو دەرمانانە، بۆیە ئەو شتانی ئێمە 100% ئەسلیە، بۆیە داوا لە نەخۆشەکان دەکەم لە لای ئێمە شتەکانیان ببان و دەژڵێتن وایە ڕاستە برایەکەم خاوەنی دەرمانخانەکەیە، بەڵام نرخی ئەوەندە گرانینە کە خەڵک ئەوەندە ڕکلام دەکاتن و ئەمەش لێ کۆڵینەوەمان لەسەر ئەو بابەتە کرد. لە نەخۆشێکی مەلەعەلیمان پرسی 6 مانگە هاتوو چووی مەلەعەلی دەکاتن، لە ماجی یەکەم 400,000، لە ماجی دووەم 250,000، بە کورتەکەی لە مودەی ئەو 6 مانگەی لە ملیۆنێک سەرف کردووە و مەلەعەلی وەڵام دەداتەوە ئەو قسانە دوورن لە ڕاستی. عیلاجی سەرەتان بۆ مانگێک تەنها 100,000، نەخۆشە دەرونیەکانیش 30,000، ئەمە لە شوێنی تریان کڕیوە، بۆیەوە گرانیان داوەتێ لە دەرمانخانەکەی ئێمە نەیان کڕیوە. لە سەردەمی پێغەمبەر تۆب نەبەوی هەبووە، بەڵام کەس کلێنکسی نەخواردووە. مەلەعەلی لە وەڵامدا دەڵێ مرۆڤ دەبێت داهێنان بکە، ئەگەر ئاوڕاوەستێ بۆگەنی دەکات، گەر بڕواتن هیچ کێشەی نابێ، بۆیە دەبێ ئێمە بەردەوام داهێنان بکەین و ئافرەتێک هات بۆ لام زۆر قەڵەو بوو، وەزنەکەی نزیکەی 150 کیلۆ دەبوو، زۆر تێکچوو بوو، تووشی نەخۆشی نەفسی ببوو لەبەر قەڵەویەکەی و عیلاجی کلێنکسمدایە و ڕۆژانە چەند کلێنکسێکی دەخوارد، بۆ ماوەیەک هێنانەوە لام. بینم ئافرەتەکە ناو قەدی زۆر باریک ببوو، دیار بوو نزیکەی 60 کیلۆی دابەزاند بوو، بۆیە منیش تەجروبەم لەسەر هەیە و ئەو داهێنانەی مەلەعەلی دەکاتن ڕێگا پێدراوە لە دین و عەلالە و ئەیش لە وەڵامدا دەڵێ بەڵێ عەلالە ئەم داهێنانە من دەیکەم، بۆیە خوای گەورە دەڵێ هەوڵ بدەن شتی نوێ ببینەوە تاکو ژیانتان خۆشتر بێ و بەرەو ڕێگای باشتر بڕۆن. بۆ سەری گوێ درێژی ماچ کرد. مەلەعەلی لە وەڵامدا دەڵێ هەستم کرد، تەکەببوور لە ناو دڵمە، بۆیە خەڵکم کۆ کردەوە گوێ درێژێکم هێنا ماچم کرد، بۆیە تەکەببوورەکە لە ناو دڵم نەما و ئێستا دڵم زۆر زۆر خۆشە. هۆماوەیەکیش داهێنانێکی داهێنا بوو، بە خەڵکی دەوت شیر و میستێکە لاوکەن بخۆنەوە بۆ چەندین نەخۆشی باشە. و مەلەعەلی دەرێ من مەلایەک تۆبنەبەیەکی جیاوازم، لەبەرەوەی تۆ بوودینم تێکەڵاو کردەوە، جیاوازیەکەم لەوەیە و ئێوەی بینەر مەلەعەلی چۆن دەبین و بە چ شێوازێک دەیخوێننەوە بۆمان لە کۆمنت بنووسن.
زۆر سپاس بۆ سیرکردنی تەواوی ڤیددیوەکەمان ئەو پێتان خۆشە ئەم جارە چ کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان راپۆرتی لەسەر بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروەها یوتیوب چەناڵەکەشمان سەبسکرایب بکەن و زانگۆڵەکەش دابگرن هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.